بەمەبەستی لە یەک نزیکبوونەوە و گۆڕینەوەی بیرروڕا لەسەر مەسەلا پەیوەندیدارەکان بە هەردوولقی هەولێر و سۆرانی ناوەندی زانانی کۆمەڵی ئیسلامی بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە شارۆچکەی خەلیفان ئێوارەخوانێکیان بۆ ژمارەیەکی بەرچاو لە مامۆستایانی ئاینی دەڤەرەکە ساز کرد. دواتر کۆڕێک بۆ عەبدولستار مەجید ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی سازکرا. لەو کۆڕەدا عەبدولستار مەجید تاکیدی لە پاراستنی پێگەی مامۆستایانی ئاینی کردەوە و وتی لە بڕی ئەوەی سانسۆریان بخرێتە سەر و هەوڵی سنووردارکردنی وتار و ئازادی دەربڕینیان بدرێ پێویستە ڕێز لە پێگەی زانستی و کۆمەڵایەتیان بگیرێ. لەم حکومەت وڵاتەدا پێگەی مامۆستایە وەکە زانایەکە وەکە بەڕێو شوێنی پێغمبەریدا دەمان بە سەڵاسمی خوا لەسەر بێ ڕێزی بگیرێ و قەدری بگیرێ پێگەی پارێزراو بێ. بەڵام بەداخەوە مامۆستایان ئەم زۆرە مامەڵەیان تا ئێستا لەگەڵ نەکراوە. ئاسایش کە هیچ عەلاقەی بەم سلکەوە نییە بانگی کردووە و لێپرسیەوە لەگەڵ کردووە یا گرتوێتی. ئەمە کەی ڕێزدانانە بۆ زانایان و پێگە پاراستنیانە لە وڵاتێکە ئێمە زۆر پێویستمان پێ دەبێت. لەم ڕۆژانەی ڕابردوو لیژنەیەک دروست کرابوو لەلایەن وەزارەتی ئەوقافەوە کە خەڵکێکی باشی تێدا بوو. مەلێ باسم کردوتم کاکە پێش هەموو شت پێویستە بەڕاستی زانایان قەدر و پێگەی خوانیان بۆ بجێڕێتەوە. ئەو جۆرە مامەڵەی کە لە ڕابردوو کراوە لەگەڵ مامۆستایان بە تایبەتی بەشێکی زۆری ینی سزای سیاسی بووە ئەمە نەمێنێ. من لەمڕۆوە تەواو پشتگیری ئەم چینی توێژەم لە شوێنی خۆشی گوتومە. لای خۆیانەوە مامۆستایانی ئاینی سوپاسی هەڵوێستەکانی و ئەندامەی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامیان کرد کە هاوکات وەزیری کشتوکاڵی حکوومەتی هەرێمە بەوپەیەی هەمیشە دەرگای وەزارەتەکەی بەڕووی هاوڵاتیان و داواکاریەکانیاندا کراوەیە. سەرەتا خۆشحاڵم لەم میوانداریە بەشدارم بە ناوی بەشێک لە زانانی سۆران و زانانی ئەو دەوروبەری خەلیفان و حەریرەوە. زۆر خۆشحاڵم کە جەنابی مامۆستا عەبدولستار و جەماعەتی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لێرن. زۆر خۆشحاڵم کە توانرا ئەو کۆبوونەوە و ئەو دیدارە خۆشە دروست بکرێ بۆ زانانی دەڤەری خەلیفان کە ئێمە وەکو زانانی دەڤەری خەلیفان و سۆران زۆر پێویستمان بەوەیە کە زوو ئەو دیدارانە بکرێ بۆی باشتر یەکتر بناسین و تاوتوی کۆمەڵێک بابەت بکەین کە گرینگە لە ئێستادا ئێمە خاوەن هەڵوێست و تێگەیشتنی تایبەت بە خۆمان بین. لە درێژەی کار و چالاکیەکانی ناوەندی زانان نووسنگەی هەولێر و بە هەماهەنگی لەگەڵ لەقی زانانی سۆران و هەروەها ئەنجومەنی خەلیفان هەستاین بە سازکردنی ئێوارەخوانێک هەروەها سازکردنی کۆڕێک و مناسبەیەکی خۆش بۆ دیدەنی و لیقایی مامۆستایانی ئەم دەڤەرە بەڕاستی گوشتهات بووین خۆشحاڵ بووین بەوەی کە لە نزیکەوە بە خزمەت چەند مامۆستایەکی گەیشتین و ئاڵگۆڕی فکر و ڕاو بیر و ڕای خۆمان بۆ یەکتری کرد. بەڕاستی دارەکی خۆش بوو. لە کاتێکدا هەردوو وەزارەتی ئەوقاف و ڕۆشنبیری هەرێم سەرقاڵی دانانی پلانێکن بۆ سانسۆرخستنە سەروتار و ئازادی ڕادەربڕین لە مینبەرەکانەوە، مامۆستایانی ئاینی و ڕۆشنبیرانی ئیسلامی دژی ئەم هەوڵانە دەوەستنەوە و پێداگری لە پاراستنیە و ئازادیە دەکەن کە بەشێکی گرنگە لە پێگەی زانایان و میراتگرانی پێشەوای مرۆڤایەتی. ئازاد ومەراوی کەناڵی ئاسمانی پەیام، شارۆچکەی خەلیفان.